وسام مستەفا یەکەمی سەر ئاستی پەیمانگەی پۆلی تەکنیکە لە بەشی کارجێڕیکار لە زانکۆی سڵاحەدین بەپێی یاسا دەبوو 4 ساڵ بەر لە ئێستا. وسام و هاوڕێکانی وەک یاریدەدەری مامۆستا و دواتریش وەک مامۆستای زانکۆدا بمەزرانایە، بەڵام ئێستا سەرقاڵی کرێکاریە، وەک خۆی دەیڵێت کرێکاریشان وەک پێویست دەست ناکەوێت. 15 ساڵی ڕەوەقە لە تەمەنی هەرزەکاریمەوە هەتا ئێستاکە ئەوە تەمەنم بۆ 35 ساڵ ئەمن هەر کرێکاری دەکەم و هاوشانی ئەوەش خیندیتم بەڕاستی وەکو منداڵی مەسوولەکان نینە بەڕاستی ئەوانەی کە نەک هەر مەسوول بەڕاستی زەنجینەکانیش لۆیان مابیتەوە. ئەلحەمدوللا بابی مەش لەو کەسانە بوو کە هەژار بوو کاسبی ڕۆژانەی هەبوو ئەلحەمدوللا وشکر مهم ئەوەیە سەلامەتین دەژین قەنەعەتمان هەیە بەوەندەی. داواکاریتان چ وەکو دەرچوویەکی زانکۆ کە پلەی یەکەمە لەسەر ئاسی زانکۆکەی خۆت بەدەستێنەوە؟ داواکاریەکەی من زۆر نییە بە هیچ شێوازەکی ئەمن داوای ڕەفاهێت ناکەم وەکو جەنابەت داوای ڕەفاهێت لە بەڕێزت ناکەم بەڕێزت هەر پلەدارەکی کە ئەو ڤیدۆی من دەبینی ئەمن داوای ژیانێکی ڕەفاهێت لە جەنابەت ناکەم تەنها حەقی خۆم بدێ ئەو بەشەکەمەی کە حەقمەدا بمەزرێم ئەوەندەم بدە. ئەندامێکی لیژنەی پەروەردە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان دەڵێت دانەمەزراندنی سێیەکەمەکان لەسەر ئاستی زانکۆ پەیمانگاکان بێ ئومێدی زۆری لەلای قوتابیان دروست کردووە و کێشە و کەم و کوڕیشی بۆ ناوەندەکانی زانکۆ هەیە. ئەم هەلە ئەم دەرفەتە لە دامەزرانی سێیەکەمی زانکۆ پەیمانگاکان لە بەرامبەردا هەم کاڵ و کورچی و نەخس و کێشەیەکی زۆر دروستەکە لە ئاستی دابەزینی ئاستی زانست و زانیاری لە کوردستانە لە کارتی خوێنی باڵا هەمیش بە دیوێکی تر جۆرێک لە بێئومێدبوون دروستەکە لە لای قوتابی کە ئەو ماندووبوونە ناکاوەکو جاران ئەو هەوڵ و کۆشە ناکاوەکو جاران چونکە ئەبینێت لە بەرامبەردا قوتابیانێکی زۆر ئەو پاداشتیان وەرنەگرتووە لە سەرنجامی ئەو ماندووبوونە زۆرێکە کردویانە و یەکەم و دووەم و سێم بوو لە ئاستی زانکۆیدا هەیە کرێکاری ئەکا هەیە ئەچێ لە شەریکەیەک لە کۆمپانیایەک بە ماف و امتیازاتێکی زۆر کەمتر دەست بە ژیانێک ئەکا کە شایستەی بەو نییە بۆ لەبەرەوەی ئەمەیان جیاوازە لەگەڵ خوێنکارێکی ئاسایی. ئێمە شەیدای زانستی تاکو ئێستا دەرچوە سێیەکەمەکانی 7 ساڵی ڕابردوو لە کوردستاندا نەمەزراون کە ژمارەیان هەزاران دەرچووە بەو هۆیەوە بەشێکیان بێکار ماونەتەوە و بەشێکی دیکەشیان کرێکاری و کاری قورس دەکەن. سەرباری ئەنجامدانی دەیان خۆپیشاندان و گردبوونەوە حکوومەت تەنها بەڵێنی بێکرداریان پێدەدات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.